نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. ئیتقان لە هەموو کارێکدا. ئەو دەمەی شعورێکی لەم جۆرە ویژدانی مرۆڤدا دەپۆشێ، ئیتر ئیتقانیش بەسەر ڕەفتارەکانیدا زاڵ دەبێت. خوای گەورەش جەلە جەلالوهو داوای کاری پوخت و دروست دەکات و حەزی لە کاری پوخت و دروستیشە. ئەوەتە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ: وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. پێیان بڵێ کە کار و کردەوە ئەنجام بدەن، خوا و پێغەمبەرەکەی و ئیمانداران کارەکانتان دەبینن، سەرنجامیش دەگەڕێنەوە حزوری ئەو خوایەی کە زانایە با غەیب و شەهادەت، ئەوسا ئەویش ئاگادارتان دەکاتەوە لە دانە بەدانەی کردەوەکانتان و پاداشتەکەیتان دەداتەوە. واتە هەموو ئەو کردەوانەی ئەنجام دەدرێن با پشکنین و چاودێری خوای گەورە و پێغەمبەرەکەی و ئەو ئیماندارانەدا تێدەپەڕێ کە ویژدانیان هۆشیارە. بۆیە پێویستە کردەوەکان بە گوێرەی ئەم پشکنینە و بەڕەچاوکردنی ئەم پێش چاو خستنە ئەنجام بدرێت تاوەکو خاوەنەکەی شەرمەزار نەکەن. بێگومان ئەمەش داخوازی ئەوەیە کە کار و کردەوەکان زۆر بە تۆکمەیی و پوختی ئەنجام بدرێن. ئەنجامدانی کارێکی لەو جۆرەش تەنها بەوە دەبێت کە مرۆڤ لە ناخیدا گەیشت بێت بە ئیحسان. جا هەر ئەوەندەی مرۆڤ توانی لە جیهانی ناوەوەیدا بەم چەشنە قوڵ ببێتەوە، ئیدی ڕەفتارەکانیشی تێر و تەواو دەبن و ئاوها مرۆڤێک هەرگیز ناکەوێتە داوی کاری پڕوپوچەوە. بەم شێوەیەش جوانیەکانی ئیسلامی دەست دەکەوێت بە دەربڕینێکی تر. ئەو ئیسلامە لە خۆیدا بەرجەستە دەکات کە هەر خۆی جوانە و تەختی لە عەرشی کەماڵەتێکدا دادەنێ کە هاوشانی جوانیەکانی ئەو ئیسلامەتیە بێ کە هەر لە خودی خۆیدا جوانە. ما لا یعنی بەواتای خۆسەرقاڵکردنی مرۆڤ دێت بەو شتە ناپێویستانەی کە هیچ پەیوەندێکیان پێوە نییە و نەبۆ ئێستا و نەبۆ داهاتووشی چکەڵک و سوودێکی پێناگەێنن. بە جۆرێک ئەو شتانەی خۆی پێوە سەرقاڵ کردووە هیچ سوودێکی نەبۆ خۆی و نەبۆ خێزانەکەی و نەبۆ میلەتەکەشی نییە. جا ئەو کەسەی خۆی بە جوانیەکانی ئیسلام ڕازاندوێتەوە لە هەمان کاتدا دووریش کەوتوێتەوە لە بێباچی، کەواتە فەرموودەکە مرۆڤ فێری ئەوەش دەکات کە پێویستە چی بکات. دەبێ مرۆڤ بەردەوام سەرگەرمی مەسەلە گەورە و گرانەکان بێت و هەموو سەرقاڵیەکانی ژیانی چ ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ سوود و قازانج بە خۆی و خێزانەکەی و کۆمەڵگەکەی بگێنن. پێناسەی مرۆڤی جددیش لە ڕوویەکەوە ئەمەیە. بەر لەوەی بچینە سەر بەرگەیەکی نوێ وردەکاریەکەیە جێی خۆیەتی لێرەدا ئاماژەی بۆ بکەین. مالایانی چییە؟ ئەو کەسەی سەرقاڵی مالایانیە هەرگیز دەرفەتی ئەوەی بۆ ناڕەخسێت بە مایانیەوە خەریک بێت. بەڵێ، ئەو کەسەی بە بەردەوامی لە کۆمەڵەکار و بیر و بۆچوونێکدا ڕۆچووە کە پەیوەندیان پێوە نییە، کاتی ئەوەی بۆ نامێنێتەوە سەرقاڵ بێت بەو شتانەی کە پەیوەندیان پێوەیەتی و پێویستن. ئەو مرۆڤەی هێشتا ڕێچکەی خۆی نەدۆزیوەتەوە و لەرەلەری شەپۆڵەکەی ڕێک نەخستووە، ئەستەمە لەسەر ئەو شەپۆڵە کارێکی بنیادنەر و دروست ئەنجام بدە. کەسێ نوقمی مالایانی بوو بێ چاوەڕێی ئەوەی لێ ناکرێ بەڕووی مایانیدا واڵا بێت. بەڵێ، کەسێ دڵ و مێشتی لە شتی ناڕێک و نابەجێ پڕ بوو بێ چۆن دەتوانێت سەرخاڵی مەسەلە گەورە و بنەڕەتیەکان بێت. بەم جۆرە دەبینین کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەو واتایانە لە ڕستەیەکی سێ چوار وشەییدا دەردەبڕێ. ئەم ڕاوێش هێشتا شتێک نییە شایانی باز بێت، بەڵکو تەنها چەند پەیوە پاچێکە و لەم فەرمایشتە گرانێتیم داوە. ئەوەشی گەیشت بە ئێوە یەک دوو پارچە بوو لە کانزای ئەو فەرمایشتە ناوازەیە. لەوانەیە ئەو هێندەشم بە جۆرێک دەرنەبڕی بێت کە لە ویژدانتاندا جێ خۆیان بکەنەوە. کەچی تۆ وەرە ببینە کەوا تەنانەت دەسەوەسانی و کۆڵەواری من و هاوشێوەکانی منیش دەبنە بەڵگەی سەلمێنەر لەسەر هێزی دەربڕین و گفتاری ئەو نازدارە صلی الله علیه وسلم. ئەوە تا ئێمە تەنانەت لە تێگەیشتنی تاکە فەرمودەیەکیشدا دەسەوەسانی لە کاتێکدا کە ئەو بەبێ هیچ بیرکردنەوەیەک ئەم فەرمایشتانەی فەرمووە. ئەمە با لەولا بوەستێ کە ئەم فەرمایشتە پڕواتە و ناوەڕۆکانەی کە دنیای بیرکردنەوەی ئێمەیان خستۆتە ژێر فشارەوە قسەی ئاسایی ئەو بوو. جا ئایا ئەم بەهرەمەندیە جگە لە فەتانەت بە چ شتێکی تر لێک دەدرێتەوە؟ وشەی بلیمەت لە ئاست ڕوونکردنەوەی ئەم خەسڵەتەدا چەندە خامۆش و بێجیانە. ئارامگری
ئیمامی موسلیم و بوخاری بە یەکدەنگی ئەم فەرمودەیە دەجێڕنەوە: إنما الصبر عند الصدمة الأولى. بەڕاستی ئارامگرتن ئەوەیە کە لە یەکەم ساتی هەژاندا بێت. سەردانی گۆڕ. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی کەوا هەندێک لە نەریتەکانی سەردەمی جاهیلی لە گۆڕستانەکاندا بەردەوامیان پێدەدرێ، ڕێگری لە مسلمانان کرد کە سەردانی گۆڕستان بکەن. بەڵام دواتر ئەم یاساغەی هەڵگرت و هانی مسلمانانیدا کە سەردانی گۆڕستان بکەن و فەرمووی: من سەردانی گۆڕستانم لێ قەدەغی کردبوون، بەڵام لەمە دوا سەردانی گۆڕستانەکان بکەن، چونکە کاریگەرترین ئامۆژگاری کە مرۆڤ لە هیوا درێژی ڕزگار دەکات لە گۆڕستاندا شاراوەیە. ئەو مەردی جوامێریە خۆشی زوو سەردانی گۆڕستانی دەکرد و هەر هیچ نەبێ هەفتەی جارێک سەری دەدا لە شەهیدانی ئوحود. لە یەکێک لە سەردانەکانیدا ئافرەتێکی بینی کە بەسەر گۆڕی ڕۆڵەکەیەوە هاوار و شیوەنی دەکرد و سەر و قژی خۆی دەڕنی و وتەی نەشیاوی بەزاردا دەهات. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دیمەنەی بینی، لە ئافرەتەکە نزیک بووە و ویستی ئامۆژگاری بکات، بەڵام دیار بوو ئافرەتەکە سەروەرمانی نەدەناسی، بۆیە وتی: لێم گەڕێ، تۆ نازانی چیم بەسەر هاتووە. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم بێ ئەوەی هیچ بڵێت ئافرەتەکەی بەجێهێشت. پاشەوەی پێغەمبەری خوا ڕۆیشت بە ئافرەتەکەیان وت کە ئەو کەسە پێغەمبەری خوا بوو. ئەم قسەیە بە جۆرێک ئافرەتەکەی هەژان، تەنانەت مەرجی ڕۆڵەکەشی وای نەهەژاند بوو، چونکە بێ ئەوەی بزانێ بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا نواند بوو. بۆیە بە هەڵەداوان بەرەو خانەی بەختەوەری کەوتەڕێ. بێ ئەوەی لە دەرگا بدا، چووە ژوورەوە و داوای لێبوردنی لە سەروەرمان کرد. پێغەمبەری سەروەریشمان وەڵامێکی حەکیمانەی دایەوە و فەرمووی: ئارامگرتن لەو کاتەدایە کە یەکەم گورزی موسیبەت دەخۆیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم دەربڕینە چواروشەیەی و لە نێوەندی ڕەوانبێژێکی موعجیزە ئاسادا بابەتێکی وەها باز دەکات کە مەگەر بە چەندین بەرگ کتێب ئینجا مافی خۆی بدرێتێ. جۆرەکانی ئارامگری. ئارامگری بەرامبەر بە بەڵاو موسیبەت، ئارامگرتن لەسەر خۆڕاگری لە ئازگوناه، ئارامگرتن لەسەر سووربوون لە عیبادەتدا. لەلایەکی ترەوە ڕۆژی 5 جار نوێشکردن، بەلایەنی کەمەوە ساڵی مانگێک ڕۆژوگرتن، بە ئەندازەیەکی دیاریکرا و زەکات بەخشین و سەرجەم ئەرکەکانی تری بەندایەتی تەنها لە ڕێگەی ئارامگرتنەوە بەجێ دەگەێنرێن. بەم چەشنە بەرزترشەکانی شتەمەنی مرۆڤ ڕێک دەخەن و بەڕەنجی جیهانەکانی ئەو دی و ڕەنگداری دەکەن. ژیانێکی لەم جۆرەش سەر تاپە لەسەر هێڵی نورانی بوون دەگوزارێت، بەرەکەتیش دەکەوێتە تەمەن و بەری بەهەش دەگرێت. جابۆیە مرۆڤ دام بەخۆی دادەگرێ و لەسەر عیبادەتەکان ئارامی دەبێت تا ئەوەی دوجار لەم ڕێگەیەوە ژیانی خۆی نورانی و پرشنگدار دەکات. شایانی تێڕامانە کە وشەی سەبر و جیای سەبیر هەردووچیان لە هەمان چاوگەوە وەرگیراون. وا باز دەکرێت کە جیای سەبیر هەروەک ژەهر تاڵە و لە پیشەسازیدا و دەرمانی پزیشکیدا بەکاردەهێنرێت. جاییتر ئەمە ئەوە دەگەێنێ کە ئارامگرتن هێندەی قوددانی جیای سەبیر تاڵە، بەڵام ئەم تاڵیە تەنها لە سەرەتادایە، بەرهەمەکەی هەمیشە شیرین بووە. حاڵەت گۆڕین. ئارامگرتن، دام بەخۆداگرتن، بەرگەگرتن، تۆکمەی و پتەوی، لەرزە پێنەکەوتن، نەسڵەمینەوە و ئیفلیج نەبوونی ئیرادە، لە سینەگرتنی ڕۆژانەی تاڵاوی ڕووداوەکان. هەڵبەت هیچ کام لەمانە کارانێکی هەروە ئاسان نین، بەڵام پێویستە هەموو ئەمانە لەو ساتە وەختەدا بخرێنەگەڕ کە یەکەم گورزی موسیبەت گیانی مرۆڤ دەهەژێنێت، چونکە جێگۆڕین و گواستنەوە بۆ حاڵەت و دۆخێکی تر لە ڕوانگەی باری دەرونیەوە هەمیشە گۆڕانکاری لە حاڵەتی ڕۆحی مرۆڤدا دروست دەکەن و ئەو ڕووداوانەی بیر دەبەنەوە کە شڵەژان و پشێویان بۆ پێشێناوە. باوادانین بەڵایەکمان بەسەرداهات، لە یەکەم ڕوانینیشدا وا دیارە کە توانای بەرگەگرتنمان نییە. یەکەم کارێک کە بیکەین گەڕانە بە دوای ڕێگەچارەی تێپەڕاندنی ئەو شۆکەدا. ئەمە ژیان بە گۆڕانکاری دەبێت لەو بارەی کە تیایداین، واتە گەر بە پێوە بوویندا بنیشین، ئەگەر دانیشت بووین پاڵ بکەوین، یاخود بە گۆڕینی چۆنیەتی ئەو کارە دەبێت کە پێوەی سەرقاڵی. بۆ نمونە لە وەهابارێکدا دەستنوێژ بگرین یان نوێش بکەین، یان بەلایانی کەمەوە دوور بکەوینەوە لەو بابەتەی کە قسەمان لەسەر دەکرد، یان ئەو شوێنە جێ بهێڵین کەلەی بووین و پەنا بۆ کەشێکی تر ببین. هەندێک جاریش کەمێک خەو لەوانەیە ببێتە هۆی تێپەڕاندنی ئەو شۆکە. بە هەر جۆرێک بێت لە جۆرەکان، ئەو گۆڕانکاریانەی کە لە بارودۆخ و شوێندا دەکرێن کاریگەری شۆکەکە دەشچێن و گەرکەمێکیش بێت
باری ئەو موسیبەتەی کە بەرگەگرتنی وەک ئەستەم دەهاتە پێشچاو لە سەرشانی مرۆڤ سووک دەکەن. ئارامگری لە ڕوانگەی عیبادەتەکانیشەوە زۆر پێویستە. بۆ نمونە لەوانەیە نوێژ بۆ کەسێک کە تازە دەستی کرد بێت بە نوێژ لە سەرەتادا زۆر قوڕس بێت، بەڵام هەر ئەوەندەی تۆزێک ئارامی گرت و ڕۆحی لەگەڵ نوێژدا ئاوێتە بوو، ئیدی بە لەدەستدانی نوێژێک دنیای لێدێتەوە یەک و کۆڵێک خەفەت دایدەگرێت. دەتوانین بۆ ڕۆژ و زەکات و حەج و پەرستشەکانی تریش هەمان شت بڵین. بیر لەو کەسانە بکەنەوە کە عیبادەتێکی زەحمەتی وەک حەجیان جارێک بە نسیب بووە، ئەوەتە ئەم جۆرە کەسانە هەڵپەی ئەوەیانە کە هەموو ساڵێک بچنەوە. تەنانەت جاری وا هەیە لە تاو ئەو سنووردارکردانەی کە دادەنرێن هەر خەریکە شێت بن. ئەم چەشنە لە تاسە و پەرۆشی بۆ عیبادەت لە ڕوێکەوە بەواتەی تێپەڕاندنی یەکەم گورزی ناڕەحەتی و سەختی ئەو عیبادەتانە دێ. خەریکە بڵین ئەم حاڵەتە لە هەموو عیبادەتەکاندا بەم شێوەیەیە. پێویستە مرۆڤ بە هەمان ئارامگریەوە ڕوبەڕووی حەرامیش ببێتەوە، چونکە ئەو بەرگری و خۆڕاگریەی کە لە بەرامبەر یەکەم گورزی گوناهدا دەنوێنرێت دەبێتە بربەستێک و ئەو پڕیشکە زیان بەخشانە دەجێڕێتەوە کە لێوەی دەردەچن. بەم جۆرەش مرۆڤ ئەو شۆکە تێدەپەڕێنێ. لەبەر ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حەزرەتی عەلی دەفەرموێ: يا علي لا تتبع النظرة النظرة فإن لك الأولى وليست لك الآخرة. ئەی عەلی، نەزەر بە دوای نەزەردا مەکە، چونکە یەکەمیانت لەسەر نییە و بە گوناه بۆت نانووسرێت، بەڵام دووەمیانت لەسەرە و بە گوناه بۆت دەنووسرێت. ئەمە ئەوە دەگەیەنێت کە دەکرێت چاوی مرۆڤ بکەوێتە سەر حەرام، بەڵام ئەگەر یەکسەر چاوی داخست و ڕووی وەرجێڕا ئەوە بە گوناه بۆی نانووسرێت. بگرە لەوانەیە پاداشتیشی بۆ بنووسرێت چونکە سەیری حەرامی نەکردووە، بەڵام ڕوانینی دووەم و ئەوانەی دواتر هەروەک تیری ژەهراوی دەچەقنە دڵ و ڕۆحی مرۆڤ و خەیاڵی لێڵ و تەماوی دەکەن. بەم جۆرە ئیرادەی ئەو مرۆڤە هەستیاری و بێداریە معنەویەکەی لەدەست دەدات، چونکە هەر ڕوانینێکی حەرام لە ڕوویەکەوە لە حکمی داوەتنامەیەکدایە کە ڕێگاکانی چوونە نێو گوناه ئاسان دەکات. جا ئیتر هەر نەزەرێک باکێشتی نەزەرێکی تر دەکات تا ئەوەی ئەو کەسە چارۆکە بەڕووی حەرامدا هەڵدەدات و بەرەو گەشتێک دەکەوێتە ڕێک کە گەڕانەوەی گەلێک زەحمەتە. جا بۆیە بەر لەوەی بکەوینە ناو ئەم حاڵەتەوە پێویستە هەر لە یەکەم ساتی ڕوبەڕووبوونەوەی حەرامدا ئارام بگرین و ڕووی خۆمانی لێوەربژێڕین و لە ئاستیدا چاودا بخەین. هەموو ئەمانەش لەو ئامۆژگاریە زێڕینانن کە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم ئێمەی لێ ئاگادار کردوێتەوە. وتەیەکی ئەپیکتێتۆس هەیە کە دەڵێ کاتێک خولیا و خەیاڵە خراپەکان لە ئەندێشەتدا دەست بەسەرت دەکەن، ئەوە هەوڵ بدە لە یەکەم دەرفەتدا خۆتیان لێ دەرباز بکەیت و لێیان دوور بکەیتەوە، گەرنا بۆ شوێنێکت دەبەن ئەستەمە بتوانیت بگەڕیتەوە. ئەمە وتەیەکی بە ئیلهام بارگاوی بووە. ئەگەر بێژەری ئەم وتەیە لە دوای پێغەمبەری خوا ژیا بووایە، ئەوە بە دڵنیاییەوە دەمانتوانی بڵین کە ئیلهامی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرگرتووە. مرۆڤ بەم هەڵسوکەوتە بەردەوامی لە بەرامبەر حەرامدا ئەم حاڵەتەی تێدا دەبێت بەخوو ئاکارێکی سروشتی، وەک بڵێ ئەو نووری ئیمانی کە لە ئاکامی مەشق و ڕاهێنانەوە لە دڵیدا پەیدا بووە دەبێتە پەردەیەک بەڕووی ئەو گوناهانەی کە لە حکمی پزیسکی دۆزەخدان، بە چەشنێک کە ئیدی نەڕوانین بۆ حەرام دەبێت بە یەکێک لە ڕەفتارە ڕەسەن و سروشتیەکانی. خۆ ئەگەر حاڵەتێکی پێچەوانەی ئەمەش هات بە مێشتیدا، ئەوە دەست بەجێ پەنجەی نوقمی هەنجوینی ئیمانی نێو شانەی دڵی دەکات. لە سایە ئەم شعورە تۆکمەیەشدا بەو تامە بە تامەی کە سەرشتوێتی لە هەموو ئەو شتانە هەڵدێت کە لەم کەشە معنەویە دووری دەخەنەوە. کەسێکیش گەیشت بێتە ئەم ئاستا مەحاڵە بەویستی خۆی بچێتە ناو گوناهەوە. هەموو بەڵاو موسیبەتێک بە گوێرەی خۆی هەژان و ڕاستلەکاندنی خۆی هەیە. هەر کە ئەو هەژانەش تێپەڕێنرا، موسیبەت دەبێت بە ڕەحمەت و ئازار بە چێژ و دەرد و ناخۆشیەکانیش هەڵدەگەڕێنەوە و دەبن بە کەیف و خۆشی. لەوەها سینەیەکدا خەم و خەفەت دواییان هاتووە و شوێنیان بۆ شادیەکی بێکۆتا چۆڵ کردووە. بەڵام دەبێت بزانیت کە هەموو ئەمانە بەندن بە چۆنیەتی تێپەڕاندنی ئەو یەکەم ساتەی کە مرۆڤ تێیدا دەهەژێت. بەڵێ وەک بینیتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها بە چوار وشە ئەو بابەتە قوڵ و پەروەردەکاری دەربڕیوە. بەڕاستی ئارامگرتن ئەوەیە کە لەگەڵ یەکەم گورزی موسیبەتدا دان بە خۆتا بگریت. نوری نەمر